لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ هاوکاری کامێرەمانە محەممەد سعید پەیامێکی دیکە هەوڵاتیان بۆەوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان بەدڵی ئێوەی بەڕێز بێت جارێکی دیکە جەژنتان پیرۆز بێت هیوادارین هەموو ڕۆژێکتان خۆشی و شادی بێت هیوادارین جەژن بێتە مای ئارامی و ئاسوودەیی ڕۆحی هەموو لایەکمان بەڕێزان ئەمڕۆ لە پارکی هەواری شارین لەگەڵ هاوڵاتیانە باز لە جەژن و گرنگی جەژن و جەژنە پیرۆزە دەکەین بابزانین لە جەژندا چ پامێکمان ئارەسە دەکەن و چیمان پێ دەڵێن فەرمووە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین لەگەڵمان بن. نزیکەی سێ چوار ساڵەکە بێ جەژن هیچ خۆشی نەما ئەو خۆشی جارەی نەما کە لە مناڵی حەزمانە جەژن بوو خەڵک مۆمرە کەمتەر هینەکە سەردانێکی هینەکە یەکتریەکە هەر لە جەژنەوەکو ساڵان نیە ساڵان هەموو کەسێکا بۆ ماڵتان مەستاوان یەکەم بۆتەوەویش ئەم جەژنە جەژنێکی خۆشە تەکنەلۆژیاوای لە خەڵک کردووە ئێستا دوورکەوتونەوە لەگەر بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزبایی بێچی وێ لە یەکتریەکان دوورکەوتونەوە وەکو جاران نەماوە خەڵک وای لیا تۆ کابرای سەماڵەوە نەخەریکی موبایل و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و نەکەیتی تااقەتی نەما چوار قسە لەگەڵ تۆ بکات جاران ئێمە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربان ماڵە و ماڵمانە کرد لە ماڵیەکانانمانە خوارد ئەم جەژنە خۆش و بەلاتەوە بەڵێ جەژنێکی خۆش بوو چەندە پارە جەژنە نەخۆ کردەوە بەس دەمن بڵێ بە کەسی تر نەڵێ باش 5,000 5,000 جارێک ڕۆژە باش ئەی پێم بڵێ هەمی خەرج کرد ناوەڵە وا پێما هەڵی گرا دووسە ڕۆژە پێوە بێت تاکو نۆکو پایتر پێیانەکەی ڕۆڵە باشە گیان جەژن بێت دووبارە جەژن جۆش پیرۆز جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جەژنە پیرۆزەی خۆم بۆ هەموو هاوڕێکان بنێرم وای وای دڵخۆشیان بۆ خوازم جەژنە چۆن و بەلاتەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژە هەر جەژنێکی یاساییەوە گۆم و جەژنەکانی تر هەستەکەی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمەتی کاڵبۆتەوە زۆریش تاسیریە بوو کار چیە و ڕای تۆ وڵی وەکار ئەنی بارودۆخی یابووریە و دوایەوە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمە تاسیریە زۆر لەسەر خەڵک ئەنی جارانە چوو سەردانیەگەر ئێستا مەسەن نامەیەشی بۆ نێرێ ئەمانە هەمووی وەکارە بوو ئەس ناکەی خەڵک بێڕەحم بووە وەڵی بێڕەحمەکە نازانم چونکە ئەو بینێڵێەوە بۆ دیارنی باوەشە پیاگە ئەنی نازانین ئەمەیان چۆن لێک بیتەوە بەڕێزیگەم سڵاو لەبێ زۆر بەخێر پیرۆزەی خۆ بنێرە جەژنە پیرۆزە سەرەتا لێوی بەڕێز و لە کەناڵەکەتانەکەم جەژنە پیرۆزە ڕاستی سەرجەمرا پێشمەرگەکانەکەم لە بەرەکانی جەنگ کە ئەم جەوایان خۆڵخانەوە بۆ هاوڵاتی و خەڵکێت پیاسەی خۆیەکە و خۆشی خۆی دەرەبڕێدووە جەژنە پیرۆزە لە سەرجەمدایک و باوکو هاوڕێکان و خزم و کەسوکارمەکەم چۆن و بەلاتەوە هەر ئاوەکو ئاسایی جەژنشی ئاسایی بەس بەڵام تا ڕادەیەک هەڵبەتە بەهۆی کۆمەڵی قەیران و بەوەی کۆمەڵی کێشەی سیاسی بەوەی کۆمەڵێک دروستبوونی لاقاتی نادروستەوە تۆزێ کاڵ بۆتەوە هەڵبەتە خەڵکیش ئەو توانایی نەما و تااقەتەی نەماوەکو جەژنەکانی پێش و سەردانکردن و دۆستایەتی و خزمەتی و تا ڕادەیە کاڵبوونەوەیکی نەک تا ڕادێ بگە زیاتریش کاڵبوونەوەی پێوە دیارە ئەگەر تێبینی و کردوێ هەر لە گەڕەکەی ماڵی خۆشتانەوە کە بەیانیاتێتە دەرەوە کاڵبوونەیەکی زۆر بە جەژنەوە دیارە لە چاو جەژنەکانی پێشووترە ئەس ناکەی ساڵ بە ساڵ کاڵە بێتەوە ساڵ بە ساڵ کاڵترە بێتەوە هەڵبەتە بۆی قورسی ژیان و یعنی سەرەتا وەکوی باو باپیرانمان باسیەکات لە لادەیەکا بووە بۆ منە لە گەڕەکەی شاری سلێمانیا چەند گەڕەکێک بۆ یاخود هەر ئەم ساڵانەی پێشوش تا 2000 تۆزێ پێشتر یعنی خەڵک زیاتر سەردانیەکی کردووە هاتوچۆ یەکتریان کردووە جەژنە پیرۆزان لە کردو چوونەتە دەرەوە بێکۆ دانیشت تا چەند هەستەکەی خەڵک خراپ بووە خەڵک کینەی لە دڵای لە ئێستا خەڵک کاتی خۆی باوەپیرانمە زۆر پاکبوو لەگەڵێکە کین و بوغ زۆر ڕق و ئەم شتانە نەبووە حەسوودی نەبووە هەست ناکە ئێستا کین و بوغ زۆر ڕق و حەسوودی ئەم شتانە هۆکارێکم بۆ دروستبوونی کاڵبوونەوە بەتاشید ئێستا بۆ منە کۆمەڵێک هۆکار هەیە کە وا لە مرۆڤاتی وای لە هاتووە بەڕاستی کۆمەڵێک هۆکاری وا دروست بوو هۆکاری ڕق و چینە و ناخۆشی و حەسوودی و وای لێ کردو ئیترە و پەیوەندی کۆمەڵایەتە بێزە نەماوە هەڵبەتە ساڵ بە ساڵیش هەتا بڕواکو و زیاتر گۆڕە وەکو ئەوروپا برا سێرەکە لێرەڵێ وەکو ئەوروپای لێ ئەوروپا تۆ کۆمەلگایەکی جیاوازیش کۆمەلگایەکی جیاوازە تۆ کۆمەڵێک دابوونەریت و ئاداب و ڕۆشتی خۆدێ کۆمەڵێک دابوونەریت و ئاداب و ڕۆشتی خۆی هەڵبەتە وای لێ تۆ کابرای سەماڵەوە نەخەریکی موبایل و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و نەکەیتی تااقەتی نەما چوار قسە لەگەڵ تۆ بکات چاوەکەمیت جەژنتان پیرۆز بێ ئاهی دۆستەکەم جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جێژن لە
جێژنی خۆم پیرۆزەکەن لە هەموو کوردێکی بەشەرەف لە هەموو مسلمانێ لە ئێوەی بەڕێز لە ستافەکەتان کەناڵەکەتان و هیوادارم ئەم جێژنە ببێتە مایە خێر و خۆشی و سافرازی بۆ هەموو کەس. ئەم جەژنە چۆن و بەلاتەوە؟ وەڵای بەحەقەت جێژنێکی خۆش بوو بەڵام وەکو جێژنەکەی کە نەبوو چونکە جێژنەکەی کە بەحەقەت تامولەتێکی خۆیە بوو چونکە بە ئەم جێژنە خەڵکەکە چۆن بڵێ خەڵکەکە پێوەی دیارە لە ڕووی مادیەوە لە ڕووی ڕەنگ و ڕوخسارەوە. هۆکاری کاڵبوونەوەی جەژن چیە لە ئێستادا بە بڕایتەوە؟ وەڵای هەمووی ئەگەڕێتەوە بۆ قەیران ئەگەڕێتەوە بۆ پیرانی ئێمە لە ئێمە زۆر هەژارتر بوون بەڵام جەژن بەلایەنەوە زۆر گرنگ بووە و زۆر تایبەت بووە. هەست ناگەی خەڵک خۆی بێڕەحەم بووە خەڵک لە ناوێکە پاگرین لە ئێستادا خەڵک زیاتر ڕق و کینۆ بوغزی بەرامبەر بە یەکتری هەوڵ لە خۆشەویستی. وایە باغا قسەکە جوانە بەڵام ئیتر لەگەڵ ڕێزوە ئەم حکومەتە وای کردووە باقەت سەردانکردن و قەوماتی و کەساتی کەم بێتەوە. جەژنە پیرۆزی خۆ بنێرە؟ جەژن لێوە پیرۆزێت و لە خانەوادەی خۆشەویست اسم لە هەموو کودێکی بە شەرەف لە هەموو مسلمانانی جیان پیرۆز بێ. ئەم جەژنە چۆن و بەلاتەوە؟ وەڵاهی هەروەک جەژنەکانی پێشووتر زۆر سات و سەر لێبێنم پێوەی. هەنی نزیکەی سێ چوار ساڵەکە بێ جەژن هیچ خۆشی نەماوە. ئەو خۆشی جارەی نەماوە کە لە مناڵی حەزمانە جەژن بوو. باش باسی مناڵیت کرد هەست ناکەیت زیاتر جەژن بۆ منداڵە لەگە گەورەبوونی تەمەنا شتەکە کاڵە بێتەوە لامان ئێستا ڕەنگە مناڵە بدوێنی بڵێ جەژن خۆشە کاتی خۆشی ئێمە هەروە بن ڕەنگە کاڵەمێتەوە بۆ مناڵ زۆر خۆش بەڵام ئێستاش بۆ مناڵی خۆشەکە نەماوە گەڕان نەماوە هەروینی شەڕەتەقە و تراقە و شتانێتی مشکە دەبن. بەڵام بۆ گەورەش هەر جەژنە پیرۆزەکە مەویش لە ڕێگەی فێسبوکەوە چووکە کاراسانی کراوە سەداکردنەکەش نەماوە. دەوترێت تەکنەلۆجیا جەژنی کاڵ کردوێتەوە ڕاستە؟ تا ڕادێک بەڵامە دەست خۆت هاتوانی زۆرمان سیارەمان پێجاران سیارەش نەبوو خەڵکی کەوشتەوە ڕادێک بە دەست خۆت هاتوانی چی سەدای ماڵەکەم کەەوە پێنی بەسیری ڕەحمەوە ناگات بە تەکنۆلۆژیا چەند پەیوەندی بۆ هۆیە کە خەڵک لەگەڵێکا پاک نییە خەڵک کینۆ بغزیرە دڵای بەرامبەر بە یەکتری خەڵک بەرامبەر بە یەکتری خۆشەویستی نەماوە. وڵا پەیوەندی بۆشە هەیە چکە سەسیری ڕەحم تۆزێ کەم بۆتەوە ژناوەک جارە نەماوە جاران وەکو خۆت وتت خەڵک هەر فەقیری و هەژار بۆ گەسا بەڵام سیری ڕەحم باش بوو بەڵام ئێستا سیری ڕەحم نەماوە هەچەند کاراسانی زۆری ژێ. چۆن بتوانین جەژن گێڕن و دۆخی جاران؟ هیتر لە ڕووی داراییەوە هەر لە ڕووی سیلی ڕەحمەکەەوە کە خزماتی بتوانانی بتەوی بکەینەوە بتر بۆ زۆقینە دڵمانە نامێنێتەوە وەکو پێشووتر. نزیکەی سێ چوار ساڵەکە بێ جەژن هیچ خۆشی نەماوە ئەو خۆشی جارەی نەماوە کە لە مناڵی حەزمانە جەژن بوو. خەڵک مۆمرە کەمتەر هینەکە سەردانێکی هینەکە یەکتریەکە هەر لە جەژنە وەکو ساڵان نیە ساڵان هەموو کەسێکا بۆ ماڵتان بەستەوان یەکەم بۆتەوەیش. ئەم جەژنە جەژنێکی خۆشە. تەکنەلۆژیاوای لە خەڵک کردووە ئێستا دوورکەوتونەوە لەگەر بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزبایی بێرچی لە یەکتریەکان دوورکەوتونەوە وەکو جاران نەماوە خەڵک. وای لات و کابراش تەماڵەوە نەخەریکی موبایل و تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و نەکەیتی تااقەتی نەماوە چوار قسە لەگەڵ تۆ بکات. جاران ئێمە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربان ماڵە و ماڵمانە کرد لە ماڵیەکانانمانە خوارد. جەژنە پیرۆزی خۆ بنێرە؟ جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردستان دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە دایکم باوکم و خوشک و براکانم. ئەم جەژنە چۆن و بەلاتەوە؟ وەڵایی جێژنێکی خۆش بوو تقریبا لەخوا بەزیاد باش بوو کەسێکم دەستکە بڵێم جەژنە زۆر خۆش باشە. هەندێک کەس پێیان وایە جەژن کاڵبوونەوەی زۆری پێوە دیارە ساڵ بە ساڵ جەژن کاڵە بێتەوە ڕۆژی جەژن خەریکە و ڕۆژێکی ئاسایی لێ دێ بە بڕایتەوە هۆکار چییە؟ وەڵای هۆکار خەڵکە نازام خەڵک عام دڵی ناخۆشە دڵی ناخۆشە بە وەزعەکە دڵی ناخۆشە نازانێت مەسیری چی دەبێت خەڵک من بۆ خۆم لە ڕانیەوە هاتووم لە ڕانیە باشترە ینی هەتاوەکو شوێنەکان بچووکتر بن باشترە هەتا گەورەتر بێ خراپترە. تا چەند پەیوەندی بەوە هەیە خەڵک لەگەڵێکا پاک نییە خەڵک ڕق و کینۆ بغزی بەرام بە یەکتری هەیە تەنانەت خزمەت نزیەکان لەوێکە خوشک و برا باوک دایکەمانە لەگەڵێکا پەیوەندیان باش نییە خەڵک وەکو جاران لێبوردە و سەرفەنەزەری نیە تا چەندەمە هۆکار بۆ کاڵبوونەوەی جەژنەکان زۆر هۆکارە ینی خەڵک دڵی توندا ئێستا دەچی بۆ ماڵێ براکەی خۆی ئەو سەعاتی دەچێت لێ ئەکسەر دڵی توندا دەوێت بڕاتەوە بۆ شوێنێکی تر دەچێتەوە لەوێ دڵی توندا دەتوانێت بچێت شوێنێکی تر ینی دڵی لە هیچ شوێنێکی ئیسراحەت ناکات وەک جاران نییە بەس بەڕاستی پێ بڵم
خەڵک دڵی بە یەکتر ناکرێتەوە هیچ چۆن بتوانین جژن گێڕینەوە دۆخی جاران بەخوا ناتوانین بیخێنەوە دۆخی جاران بە مۆزعە ناتوانین بیخێنەوە دۆخی جاران لەبەرەوەی خەڵک دڵی ڕق بووە خەڵک بەڕاست پێ بڵم بە تەواوەتی بێزار بووە لە ژیان بێزارە نازانێ یعنی بۆ خۆی نازانە بێزاریەکەی لە هۆی چیەوە ینی لەخوا بەزار بێ خواردن هەموو شتێک هەیە هەموو شتێک ئاسان دێتە بەدەستی بەڵام هەر دڵی توندە و هەر ئیسراحەت نییە جژنە پیرۆزەی خۆ بنێرە وڵات جەژنە پیرۆزە لە هەموو کوردستانەکەم لە هەموو خەڵکی کوردستان چۆن و بەلاتەوە وڵای هەر وەک ساڵانی تر نەبوو ئێستی هیم بوو ساڵانی تر خۆش بوو بۆسەم ساڵ نەوەڵە ئەی بڵێ بچی بۆی قەیران و هەم شتانەوە قەیران دەتوانێت جەژن تێک بە وڵای کەس دڵی خۆش نییە ئەگەر خەڵگینی پێرە بێ پارە کەس دڵی خۆش نییە ئەگەر پارە پێ بێ هەموو ڕۆژینە جەژنە بۆ تۆ باتایکی چەند پێ دوایە خەڵکیش لەناو یەکا و جاران خۆشەویستی لە مێنوانە نەماوە خەڵک لەگەڵێکا پاک نییە بۆ کارێکی ژەمەیە کارەکەی خەڵک مۆمرە کەمتەر هینەکە سەردانێکی هینەکە یەکتریەکە هەر لە جەژنەوەکو ساڵان نیە ساڵان هەموو کەسێکا بۆ ماڵتان مەساوان یەکەم بۆتەوەیش هەی بەڕادەیەک هین بووە کەم بۆتەوە ڕاستەکەی ساڵ بە ساڵی تر وردە و دەکاڵە بێتەوە وڵا وردە هەمووی کەمە بێتەوە ساڵ بە ساڵ لەوانەیە هۆش نەمێنێ جژنە پیرۆز بێ جژنە پیرۆزەی خۆ بنێرە زۆر سپاس مەمنون لێرەوە جژنە پیرۆزەی خۆم بۆ لە ماڵەکە مەنێرم و بۆ بەتایبەتی بۆ ڕەفیقەکانم و بۆ کەسوکارم لە ئێوەشی بەڕێز ئەم جژنە چۆن و بەلاتەوە ئەم جژنە جژنێکی خۆشە خراپ نییە هەستەکەی کاڵبوونەوەی پێوە دیارە هەستەکەم کاڵبوونەوەی پێ دیارە هەموو شتەکان وای لێ هاتووە ئیتر شتەکان بە پێی کادەڕوە ئیتر بەڕاستی هەموو شتێ ئێستا کاڵ بۆتەوە وەکو بەشی کۆمەڵایەتی و جژنە پیرۆزەوەم لەلاوەکو جاران نەماوە هۆکارەکان چین وڵای هۆکارەکان چین هۆکارەکان زۆرن هۆکارەکان قەیراری داراییە هۆکارەکان کێشەی زۆری کۆمەڵاتی مەسەنسا خزمەتی و کەساتی و کوجاران نەماوە وایە ئەوەیە مەسەلەکە ئەوەیە خەڵک بە ویش و کار و کەسابەتەوە خەریکە و زیاتری ئەوەشە من زۆر جار لە بەتەمەنەکانم بیستووە جار هەبوو بۆ نمونە خەڵک لەم سلێمانیەوە بۆ جەژنە پیرۆزەیە یان بۆ پرسەیەک ڕۆشتە بۆ وڵاتی ئێران سیارەی خۆشی نەبووە لەوانەیە بە وڵاخە یاکوت بۆ نمونە نیوێ ڕێگەکەی بە پێ بڕێ بێت هەز ناکەی ئەو سەردەمیزوو خەڵک لەگەڵەکە پاک بوون سینیان پاک بوو خۆشەویستی لێنە هەبوو بەڵامە پێچوانە ئێستا وەسایلەکان ئاسانکاری کردووە بەڵام خەڵکەکە پاک نییە خۆشەویستی لێنمانیانە نەماوە هەز ناکەمە بێ وڵای خۆشەویستی چیە ئینسانەکان خۆیان نەگۆڕن مرۆڤەکان خۆیان نەگۆڕن وانە خۆشەویستی لە مرۆڤەکانەوە دروزە بێ ئێستا تۆ بڵێ بڵێ جاران وەکو ئێستا وەسایل نەبوو و سیارە و ئەم شتانە زۆر نەبووە ئێستا وەسایلەکان زۆرترە ڕاستەکەیوانە کاڵبوونەتەوە بەڵام سەبەبەکەی چیە سەبەبەکەی کار و کەسابەتە و خەڵک بۆ شتانەوە خەریکە بەڕاستی زیاتر هەز ناکەیت هەمومان خۆمان بە تەماع و مەژۆڵ کردووە بەتەماحی تەبعانەوە شەیە بەتەماح و ئێستا وەکو جاران نەماوە جاران بەدەری تۆڵی لە شوێنێکا لە گوندێکا تەعزیەکە بوو کابرا سیارەیەکی پێبوو خەتەکە بوو هەمووی ئاگادارەکەیتەوە هەمووشی زانی ئێستا هەر ئەگەر مردوویەکی شە دەبێت تەعزیەکی شە دەبێت خۆ کێشەیەکی دەبێت بە تەلەفۆنی چارەسەریەکە چۆن بتوانین جەژن گەڕنەوە ئەو دۆخەیە جارە چکم جەژن لە ساڵێکە دوو جەژنمانەیە وەکو موسڵمان چەند ڕۆژێکی کەمن و تی ئەپەڕوویتر تە نامی تا ساڵێکی تر لەوانەیە کە منی سەقسە بۆ تۆکەم دەکۆمە جەژنێکیکە و جەژنێکە ناکەم بەنەبووە زۆر کەسمانە بووە پێشەم جەژنە لەشی ساغ وەڵام ئەم جەژنەی نەکرد و چۆ ژێر خاک چۆن بتوانین ئەو جەژنە بگەڕنەوە دۆخی جاران ئەو جێژنا ئەوە مرۆڤەکان بەدەست خۆیان ناتوانانی خۆشەویستی کە خۆشەویستی هەبوو کە ڕازگۆی هەبوو شتەکانەمووی بە خۆی دروستە بێتەوە چێتەوە جاری جاران جەژنە پیرۆز بێت پیرۆز بێ باشە جەژنە پیرۆزە لە کیەکەی جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد دەکەم ئافەرم لەگەڵ پێشمەرگەکانی سەنگەر ئافەرم ئەی لە من تۆ جەژنی پیرۆز بێ باشە گیانەکەم ئەم جەژنە چۆن و بەلاتەوە جەژنێکی زۆر خۆش بوو خۆش بوو بەس خەڵک ئێستا وەک جاران وەرگرت بەینی خۆمان بێ بەڵێ چەندە وەرگرت باوکم 5 دایکیسم 5 ئەمەدە خاڵیش خاڵەکانیسم پارانیانە چی دە 20,000 ڕاست نەبێ بڵە چەندە خەرج کردم ڕۆکەم ڕۆژی جەژنی هێشتا حالی لەم پارکێ هەوای شار ئەم پاسکردیان هاتنی زۆر خۆشم بایی 30,000 لە خوێ 30,000 خەشو لە بەنیەوە کەسە لە خۆی نزیکە 4,000م خواردووە ئافرم ئەو پارەی هەڵگرە بۆ ڕۆژانی تر لەوانێت جەژنانی تر وەرنەگری بۆی بەشی ئەم 4 ڕۆژەکە باشە بەڵێ جەژنە پیرۆزە دووبارە گیانەکە پیرۆز بێ خواگەدار بێ ئاگادار چۆنی بەخێر ڕاستە جەژنە پیرۆز بێ پیرۆز بێ لەم جەژنیا چیمان پێڵێ جەژنی پیرۆزدان یەکەم لە سەردان پێشمەرگەکان و هەموو گەلی کوردستان ئافرم شۆ جەژنانە وەرگرت بەڵێ چەندە وەرگرت وەڵای بەڕاستی نەمژاردووە
ئەوە زۆرە ماشەڵڵا بژێرم ئەی چەندە خەرج کرۆم بڕۆ وڵای ئێرە گوزانم 2003 خۆشکە زۆر خەرج مەکە باشە چون لە ماڵەوە خواردنی خۆشەیە چکلێتەیە شەربەتەیە ئەم شتانە هەیە پێویست ناکات تۆ بچی پارە خەرجکەی گۆشت دەیە ماشەڵڵا ئەمڕۆ جام جەژنە قوربانیشە گۆشتی قوربانی دێت وانە پێویست ناکات لە دەروونان بخێوانیە باشە ئەم جەژنە خۆش و بەلای تۆ ئارەوەڵا خۆش جەژن تروسکەی گەشی هیوابێ گوڕی هەنگاوی جەژنە پیرۆزێ جژنی تۆش پیرۆزە براکەم ڕێز جەژنە پیرۆزە خۆ لە کێیەکەی ئاڕاستە ئێمە کوردێکی بە شخصیاتی گەلەکەمان و پێشمەرگە قارەمانەکانی ئەوانەی لە بەرەی جەنگان بە تایبەتی ئەوانەی کە خەمخۆری وڵات ئەوانەی کە ئەیانەیە کورد بەرەو داهاتوێکی جوان بڕۆ ئەم جەژنە چۆن و بەلاتەوە وەڵاهی ئەم جەژنە بەلای منەوە جەژنێکی وشک بوو یعنی خەڵک زۆر وەکو ساڵان نەبوو ساڵانی داهاتوو کە خەڵک تێکەڵا و خەڵکە چووە لە یاکتر من وایە بینم تەکنەلۆژیاوای لە خەڵک کردو ێسا دوورکەوتونەوە لەگەر بە تەلەفۆنێک چێژنە پیرۆزبایی بێچی وێ لە یەکتریەکان دوورکەوتونەوە وەکو جاران نەماوە خەڵک ناکەی خەڵک بێڕەحم بووە بێڕەحم بۆ بەڵێ هۆکارەکەشەوەی خەڵک مەشغۆڵە خەڵک خەریکی مائیشەت و ئیشکردنی خۆیەتی هەر کەسە خەریکی شتێکە لە ژیانیان هۆکارەکە بە وازانە ئەکەی ساڵ بە ساڵ جەژن کاڵە بێتەوە بە تاکیت یعنی جەژنی پێشووتر جەژنی ڕەمەزان وانە بوو وەکو ئێستا پلێ داوەزیویانی سلااو لەبێ ئەم کاتۆ باش جەژنە پیرۆزەی خۆ بنێرە زەژنە پیرۆزەی خۆم لە کەسوکاری شەیدان و ئەمفارکراوان و زەژنە پیرۆزەی خۆم لە دایک و باوک و کەسانی خۆشەویستی خۆمەکەم ئەمجا هەروە بێتەوە زەژن ساڵ بە ساڵ کەمە بێتە چونکە وەگوا بێ سێ شتێ لێ بنیت و دەخوێی کەم تێکەیت یا بەرەو کەمبوونەوە بڕات هۆکاری کاڵبوونەوەی جەژنەکان چیە لە ئێستادا بڕۆی هۆکاری ئەوەی زیاتر خەڵک ئەگەر دیقەتی بیت بەرەو کاڵبوونەوە ڕایانیش بە بۆنەی ئەوە کە کاڵە بێتەوە خزمەتی کەمە بێتەوە وردە خەڵک بێڕەحم بووە بێڕەحم بوو ئیتر ڕحمیان لە دڵیانان نەماوە سۆز و سلەی ڕحم نەماوە چۆن بتوانین جەژن گەڕینەوە دۆخی جاران وەڵای ئیترە بێ هەمومان یەک بگرین وەکو برابین هەمیشە تەبابین لە ناویەکە نزیکەی سێ چوار ساڵەکە بێ جەژن هیچ خۆشی نەماوە ئەو خۆشی جارەی نەماوە کە لە مناڵی حەزمانە جەژن بوو خەڵک مۆمرە کەمتەر هینەکە سەردانێکی هینەکە یەکتریەکە هەر لە جەژنەوەکو ساڵان نیە ساڵان هەموو کەسێکا بۆ ماڵتان مەساوان یەکەم بۆتەوەیش ئەم جەژنە جەژنێکی خۆشە تەکنەلۆژیاوای لە خەڵک کردو ێسا دوورکەوتونەوە لەگەر بە تەلەفۆنێک چێژنە پیرۆزبایی بێچی وێ لە یەکتریەکان دوورکەوتونەوە وەکو جاران نەماوە خەڵک وای لە تۆ کابرا ئیستەماڵەوە نە خەریکی موبایل و تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و نەکەیتی تااقەتی نەماوە چوە قسە لەگەڵ تۆ بکات جاران ئێمە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربان ماڵە و ماڵمانە کرد لە ماڵیەکانانمانە خوارد جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جژنە پیرۆزە لە هاوسەری خۆشەویستم تازە هاوسەری ژیانی خۆشببختیمان پێکەێناوە ئیشەڵا ئەو گەنجانەش هیوادارم ژیانی خۆش هاوسەرگیری بکەن و ژیانی خۆش بەختەوە بنیشەڵە ئەم جەژنە چۆن و بەلاتەوە وەڵای لە جێژنێکی خۆشە و هیوادارم جێژنە پیرۆزە لە هەموو کوردێکەکە هەستەکەم جەژنە کاڵبۆتەوە و جارانەمەوە وەڵی هەزبوون چییە بەڵێ فەرقی هەیە لەگەڵ جارانە فەرقی هەیە بەس هەر خۆشە جێژن هەر ڕۆژێکی خۆشە تایبەتە ئەم جەژنە لەگەڵ جەژنەکانی فەرقی نەبوو فەرقی هەیە بە تاکید بەس هەر جێژن ئەو خۆشیەکەت هەر ئەبێ هینێکەی ڕای دری هەستی جێژنانە ئەوێ تۆ کەین بێ خواوسەرەکەت یان خۆشەویستەکانت جێژنانیان لێ بکەیت جەژنە پیرۆزە جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جەژنە پیرۆزەی خۆم لەر چارپارچەی کوردستانەکەم بە تایبەتی خەزانەکانی خۆم ئەم جەژنە چۆن و بەلاتەوە ئەم جەژنە کەم بۆ تەوانم بەڵێن خۆش بوو بەلای منەوە بەڵام ئیتر لە چاو جەژنەکانی تر زۆر کەم بۆتەوە تەمەنە چەندە 15 ساڵ ئەڵێن جەژن زیاتر بۆ منداڵە بۆ کەسانەی کە منداڵن تا چەند هەستەکەی جەژنی ئێستا کاڵبوونەوەی پێوە دیارە وەکو جاران خۆش نەماوە وەڵی جەژنی ئەم ساڵ زۆر کەم بۆتەوە بەڕای من زیاتر هەروەکو براژنی خۆمتی زیاتر بۆی تۆڕۆ کۆمەڵایەتەکانیەوە وای لاتوە کەم یەنە دەرەوەی تنازان بەهۆی باریدارایی بێ تنازام کێشەکە خەڵک هەز ناکەی خەڵک بێ ڕەحمە لە ناوەکە بەڵێ زۆریش هۆکارە هۆکارەکەی نازان مەگەڕێتەوە بۆ سەرچی ئەگەڕێتەوە بە سەرەوە کەسە جەژنە پیرۆزێ جەژنی ئێوەش پیرۆز بە زۆر سپاس جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جەژنە پیرۆزە
جژنی دایکم و باوکم بە تایبەتی خێزانەکەم براکانم و خوشکەکانم خاڵ و مامەکانم بە تایبەتی جژنی خێزانەکەم و پیرۆزەکەم اینجا جژنی گەلی کورد بە تایبەتی ئەوین پیرۆزەکەم ئەم جژنە چۆن و بەلاتەوە خۆی جژن ڕۆژێکی تایبەتە هەستێکی خۆشی هەرتیایە بەڵام جژن بۆ جژن نەگۆڕە ئیسا ساڵانی پێشتر بەڕاستی ینی تام و چێژێکی تایبەتی هەبوو خەڵکی سەردانی یەکتریانە کردو من ینی پور و خاڵەکانی خۆمم بەڕاستە خۆیە بینەوە هاتن بۆ ماڵمان بەسم ئێستا زۆر زۆرکەم بۆتەوە ینی بەیانی هەرۆنە سەری مۆبایلەکەتەکەی تەلەفۆنت بۆکەن اینجا ئەمە ڤایبەرە فەیسبووکە یان هەر شتێکی ترە کامێرەت بۆکەنەوە و دی جژنە پیرۆز بێ و هیچ وەکوون یەکەیان بەرەو ڕوو باوەشت پیاکەن و جژنانەی خۆت ینی ئاڕاستەیەوانەکەیانەوە هۆکارەکەی هەست ناکەی ئەوە بێت کە خەڵک ناوێت کە خۆشەویستی و سۆز نەماوەکو جاران خەڵک ڕەحمی نەماوە لەسەر یەکتری بەڕاستی ینی ئەوە هەیە بەس لەوانەیە هەموو کەسێک یەوە نەبێ لەوانی سا کەسێک باری دارایی لەو ئاستانە بێ کە بتوانێت بێ سەردانی ئێمە بکە بەس کە تۆ زانی فڵانە کەسا ناتوانێت سەردان بکات تۆ بڕۆ سەردانی کە زۆر ئاسایە جژنە پیرۆز بێ جژن ئێوەش پیرۆز بێ جژنە پیرۆزی خۆ بنێرە جژنە پیرۆزی خۆم ئاڕاستی هاوسەرەکەمەکەم ئاڕاستی خێزانە خۆشەویستەکەمەکەم ماڵی خەسووم شوبراکانم گەردی کورد برا پێشمەرگەکان ئەم جژنە چۆن و بەلاتەوە جژن وەکو ئەوانش باسییان کرد زیاتر بۆ منە دڵخۆشیە ڕاستە جژن تامی جارانی نەماوە سەردانکردن کەم بۆتەوە وەکو ئەوانش باسییان کرد زیاترها ڤایبەر و فەیسبووکە و یان ئەڵێ هەر تەلەفۆنێکی بەیانیانە جژنی پیرۆز بێ هەرەوەنەیە هەز ناکەی خەڵک ناوێت بێ ڕەحم بوون یەکێک لە هۆکارەکانمە سەردەمی زوو باس دەکرێت کەسێک شارێکی بڕیوە بۆ شارێکی تو چۆ بۆ جژنە پیرۆزەیەک بەڵام ئێستا جاریوە دراوسێکە شناوەلا جاریوە خاڵت مامە پورت کەسە نزیکە ناوەلا هەز ناکەی خەڵک بێ ڕەحم لە ناوێکە با زۆریش هۆکارەکە نییە هۆکارەکەی بێڕەحمیە چۆن بتوانین جژن گەڕن و دۆخی جاران ئیتر ئەوە بەیەک لایەن ناکرێت هاتوچۆکردن کە پێویستە زۆر سەردانی ئێستا من تا ڕادێکەر سەردانی کەسێک بم ئەیش سەردان مەکاتەوە سەردانکردنە ناو یەکتریە ئەگەڕێنێتەوە باو بە پیرانمان لە ئێمە زۆر هەژارتر بوون لە ئێمە زۆر نەبووتر بن ئێمە ڕەنگە بتوان هەموو جژنە قاتێجل بکڕن ڕەنگەوان بە سێ سوال جژن قاتێجلا نەکڕی بێت بەڵام دڵیان خۆش بووە لە شارێک چون بۆ شارێکێت بۆ جژنە پیرۆزەیەک لە وڵاتێکەوە بۆ لە سلێمانی و خەڵک چۆ بۆ وڵاتی ئێران بۆ جژنە پیرۆزەیەک یاخود بۆ پرسەیەک بەڵام لە ئێستادا ئەوەی بەدیەگرێت ڕەحم و سۆز و بەزەی لە نێوان تاگەکانە نەماوە ئەتوانین بڵێنەوە هۆکارێکی زەقا و هۆکارێکی کاریگەرە کەوای کردووە کە جەژن کاڵ بێتەوە زۆرجا برا سەردانی خۆشک ناکات خۆشک سەردانی برا ناکات باوک سەردانی کوڕەکەی ناکات خاڵ مام پور ئەمانە سەردانی یەکتری ناکەن زۆرجار کەسەکان بەڕقۆکینەوە دەژین ئەمەیەکێکە لە هۆکارەکان زۆرجار بەرامبەرەکان جۆرێک لە حەسوودی بە یەکتریە بن کەسێک خواتی کێنانیاوەتەیە بەرامبەرەکەی چاوی پێڵنایەت و هادوچی ناکات یاخود هەندێک کەس وا ئەزانێت کەسەکەی بەرامبەری شانازی و فەخری بەسەردا دەکات و ئەم بەکەم ئەزان خۆی بە گەورە دەزانێت ئەمە هەمیە گەڕدە بۆ ناخی مرۆڤەکان ئێمە هیواداری مرۆڤەکان ناخێن پاک بێتەوە هیواداری مرۆڤەکان وەکو چۆن بەفر سەراپای زەوی سپی دەکات و هیچ کەوپەڵێکی پێ نایڵێت هیواداری ناخی مرۆڤەکانی ژاوە بەرامبەر بە یەکتری سپی بنەوە و جەژن گەڕێتەوە ئەو دۆخەی جاران کە جەژن وەکو وتمان ساتێکی تایبەتە و جەژن ئەو کاتەیە کە ئەتوانین بڵێن مرۆڤەکان تیایدا خۆشترین کات و خۆشترین ئاسوودەی تا بەجەسا ئەکەن ئێمە زیاتر بەردەوام دەبین بزانین سەبارەت بە جەژن و کاڵبوونەوەی جەژن چیمان پێ دەڵێن لەگەڵمان نابن نزیکەی سێ چوار ساڵەکە بێ جەژن هیچ خۆشی نەماوە ئەو خۆشی جارەی نەماوە کە لە مناڵی حەزمانە جەژن بوو خەڵک مۆمرە کەمتەر هینەکە سەردانێکی هینەکە یەکتریەکە حال لە جەژناوەکو ساڵان نیە ساڵان هەموو کەسێکا بۆ ماڵتان بەستاوان یەکەم بۆتەوەویش ئەم جژنە جژنێکی خۆشە تەکنەلۆژیاوای لە خەڵک کردووە ئێستا دوورکەوتونەوە لەگەر بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزبایی بێرچی بێ لە یەکتریەکان دوورکەوتونەوە وەکو جاران نەماوە خەڵک وای لە تۆ کابراش سەماڵەوە نە خەریکی موبایل و تەلەڤیزۆن و ئەنتەرنێت وینەکەیتی تااقەتی نەماوە چوە قسە لەگەڵ تۆ بکات جاران ئێمە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربان ماڵە و ماڵمانە کرد لە ماڵیەکانانمانە خوارد ماشە قوربان دایان چۆنی جەژنە پیرۆز بن جەژنە پیرۆزەی خۆ بنێرە جەژن لە هەموو گەلی کورد لە هەموو موسڵمانانە بکەم بە تایبەت ئەو حاجانی کە لە مەکەی پیرۆزن ئینشەڵا بە خێر و سەلامەت دەگەڕێنەوە
ئەم جەژنە چۆن و بەلای بەڕێستەوە واللهی جەژنێکی تر جەژنی مسلمانانە خۆش و خۆشم جەژنە ئەیبینێ دەوترێ جەژن کاڵ بۆتەوە بە حکمی قەیرانی داراییەوە زیاتر بۆ جەنابەت تەمەنێک هەیە و تەجروبەیەکت هەیە لەوانەیە جەنابەت لە ساڵانی ڕابردووە بۆ پرسێک یاخو بۆ جەژنە پیرۆزەیەک شارێک لە شارێک چویتە بۆ شارێکی دیکە لە ئێستایا زۆر جار کەسەکە دراوسێتە نزیکتە گەڕێکی لەو لای خۆت توی هاتو چووی کەسەکان ناکەن هەز ناکەن خەڵک بەڕەحم بووە بە حکمی خەڵکەکە زیاتر اختلاط ناکەن لەگەڵێکە تێکەڵ نابن بۆیە سام دراسێت تێکەڵی ناکە لەگەڵ دراسەکەی کە هەری خەڵک خۆی بێڕەحم بۆ ناوێکە خۆی تۆزێ بێڕەحم بۆ لەبەر ئەم دراسەیە خەڵکی شاری شکێت تێک هاتووە بۆ دراسەکەی کە بەس جاران باو باپیریان بەیەکەوە بووە چۆن بتوانین جەژن گەڕینەوە دۆخی جاران ئەو چێژ و لەزەرەی کە لە ڕابردووە هەبوو بیگەڕینەوە بۆ کاتە وڵی ئەوە ئەکەوێتە سەر نەوەکانی دو ڕۆژمان بزانین ئەوە نەتوانن ئێمە هیچمان پێ نەکراوە تا ئێستا بیگەڕێنین بزانین نەوەکانی کەوان نەتوانن بیژێڕن هەر لە جەژنا بن جەژنە پیرۆزی خۆم ئاراستەی هەموو کەس و کار مەکەم ئاراستەی شاش و جوانەکەی ئێوە یەکەم ئەم جەژنە چۆن و بەلاتەوە وڵی جەژنێکی خۆش بوو لە ماڵی خاڵم بەسەرمان برد لە شاراتوی نەخێر لە کەرکووکاتۆ لە شاری کەرکووکەژی جەژن لە کەرکووک چۆنە وڵی جەژنی جاران نەماوە جاران خەڵک تێکەڵ نابێت پەیوەندی کۆمەڵاتی بەهێز نییە بەڕێتەوە هۆکار چییە وڵی لەو باڕێم تۆڕە کۆمەڵایەتەکان بێ ئینتەرنێت و ئەواناتە ئەوان نەما بێ کەس سەردانی خەڵک ناکە هەست ناکەی خەڵک ژنانەکە بێ ڕەحم بووە خەڵک و جاران لەگەڵێکا سۆز و خۆشەویستی لە نێوانیانە نییە هەرە گەڕێتەوە بۆ ئەوە هەر هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوە کە ئیتراتە ئینتەرنێت ما بێت و پەیامی خۆیانە نێرن و تر پیرۆزبای لە یەکەکەن ئەوە نەماوە بچن سەردانی یەکتری بکەن با جەژن مایەی باشی دەروون بێ بۆ هەموو زامێک وەک گۆشتە زوون بێ خەموو ناخۆشی جەژنە پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ خوا بێبی هەرموو دەست خۆش جەژنە پیرۆزی خۆ بنێرە جەژنی خۆم پیرۆزەکەم لە تەواوی گەلی کورد و لە مسلمانان هەموو مسلمان جەژنە چۆن و بەلاتەوە وەڵا جەژنێکی زۆر خۆش و وەڵای وەک جارانیش نییە بەزتر جەوەکاوی لاتووە دە زێمانی هۆکار چی وەکو جاران خۆش نەماوە وەڵای ئەو کارە حکومەتە شیە بەڵێکی خۆ حکومەت جەژنیدانە ناوە جەژنێکی خواییە وەڵای بڵند چی هەز ناکەی خەڵک ناوێکا بێ ڕەحم بووە وەڵای وەک خەتای خەڵکەکە نییە کە پارە نەبوو شتێ بۆ شوێنیان سەردانیەکترکە خەتایەوەی جەژنە پیرۆز بێ سەلامەت بی لە هەمووی لای پیرۆز بێت بە تایبەتی لە ئێوەش کاک حاجیان ئەم جەژنە چۆن و بەلاتەوە واللهی جەژن بۆ ئیسلام جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان زۆر باش و پیرۆزە بۆ ئیسلام بەس ئەم دوو جەژنێتیایە ئیسلام تێ جەژنەکانی تر سەری ساڵە و نازانم نۆرۆزە و چی ئەمە هی ئێمەنین باشە جەژنی ئێمەنین کاک حاجی هەستەکەی جەژنی ئێستا و جاران فەرقی هەیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە زۆریش جاران ئێمە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربان ماڵە و ماڵمانە کرد لە ماڵیەکانانمانە خوارد ئەم شۆ یەکمانە کرد ئێستا من مزگەوتی لای مزگەوتی عەلی کەمالم لە تاوەکو دەور سەعانۆ لە درێ ساوم زەلامێ نەبوو لەگەڵ یا بگەڕێم چمەوە ماڵانە ڕوم ناخۆم بەتەنیا بڕۆم بە ذاتی خوا چمەتە دوو ماڵ ئیتر زیاتر نەچووم لەم سلێمانیە ئارە وەڵڵا باش کاک حاجی بە بڕایتەوە هۆکارەکە چەوا جەژن کاڵ بۆتەوە وەکو جاران نەماوە بەخوا هەر ڕەحم کەمەوە بووە و خەڵکەکە لەگەڵ یەکە خراپ بووە و لە ساڵان ڕابردووە جەنابێت تەمەنێکی هەیە و تەجروبەیەکە من بیستمە لە بەڕێزێکی وەکو بە تەمەنی وەکو جەنابێت خەڵکە بۆ لێرەوە لە سلێمانیەوە چووە بۆ وڵاتی ئێران بۆ بانە بۆ سەقەز بۆ مەریوان بۆ سەردەشت چووە بۆ سەردان بۆ جەژنە پیرۆزە جەژنە پیرۆزە بۆ سەردانی خزم بۆ سەردانی ناسیا و بەخوا بۆ سەردانی دۆست نەکەشی پێ نەبووە بە وڵاخی ڕۆشتە بە سیاری کرێ بەخوا سیاری کریشە نەبووە ئەغڵبی جارێ هەر لەو یاڵەوە ڕۆی نەچوون ئەسکۆڵ بە پێ لەو یاڵ چوونەوە چوونە ئەسکۆڵ و لە ئەسکۆڵ ئەچوون بۆ مەریوان ئەوانە بە سیار کاک حاجی چۆن بتوانین جەژن گەڕن و دۆخی جاران ناخوا لەوە ناڕەحەتە ناڕەحەتە باوەڕم نییە قەت باوەڕم نییە بگەڕێتەوە جەژنە پیرۆز بێ جەژنی خۆش و پیرۆز جەژنە پیرۆزی خۆ بنێرە وەڵای
جژنە پیرۆزەی خۆمە نێرم بۆ خزم و کەسوکارم تایبەتی خێزانم ئەمجا دایک و باوک دێ خزم هەموو ئاوڕێیانیش بەگشتی. ئەم جژنە چۆن و بەلاتەوە؟ وڵی خۆی لە جژن لەگەڵی سەردەمی زووە فەرقی تا ئێستا چونکە کۆمەڵە ئێستا ئیزوو باسکەی ماڵێکە بەهێزتر بوو پەیوەندیەکەی مەقسەمەوەی بەهێزتر بوو یعنی هەر گەورە و بچووکی ماڵێکە چوو بۆ ماڵێکە جژنیەوە بەڵام ئێستا هەمووی بە بۆنێ ئەنتەرنێت و فەیسبوک ومانە جژنە پیرۆسە بۆ بێڕەحم بۆ بەرامبەر کۆمەڵگاکەی تێ پەرژوڵاوە هەموویشی زیاتر ئەگەڕێتەوە بۆ حکومەت یاریمی کوردستان. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە جژندا ئاراستیان کردین هیوادارین ئەو چێژ و تام و خۆشەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبوو لە جژندا بگەڕێتەوە دۆخی خۆی و ئەو دڵتەنگی و دڵناخۆشەی کە لە ئێستادا لە ڕوخساری مرۆڤەکاندا هەستی پێ دەکەین هیوادارین کۆتایی بێت هیوادارین جژن بتوانێت ساڕێژی برینەکان بکات و جژن بتوانێت خەندە و خۆشی بخاتە سەر لێوی مرۆڤەکان و ڕوخساری مرۆڤەکان بگەشێنێتەوە هیوادارین جژنێکی دیکە ئەگەر خوای گەورەتەمەند پێبەخشین و لەگەڵ هاوڵاتیانە بەرنامەمان کرد هەموو باز لە خۆشی بکەن باز لەو بکەن کە جژن توانیوەتی خەمەکانە بڕاوێنێتەوە نەوەکو ڕۆژێکی ئاسایی بەڕێ بکەن پەیامەی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە مولایەکتان بە خوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و کۆنایی هەموو لایەکمان دێت